ئایا دەزانن چیمانێ بۆتان؟ بیرۆکەیەکی نوێ، پرۆژەیەکی تازە، پرۆژەیەکی تایبەت بۆ گەنجان. ئاماژمان دەرخستنی توانە ئەرێنیەکانی لاوانە. بیرۆکە کۆمیدەکان بەهرەی ئەرێنی لاوان بەشداری کچان و کوڕان. چۆن من پێتان دەڵێن لەو هەموو بەرهەمانەی کە هاتیە لیژنەیەکی تایبەت دە لەوانە هەڵ دەبژێریتن. لە کۆتایی پێشبڕکێکەدا براوەکان خەڵاتی بە نرخ وەردەگرن کە خەڵاتەکە بریتیۆن نانا ئەمەیان سوپرایزە. تیان جارێکی کابرایەک موسی خوارد بە شعری بریندار بوو. کابرایەک تو ساعتێکی بکڕیگران بوو 10 دقەی کڕی. ئێوەش بەشدار بن بەروە سەیادار. یاڵە بەشدار بن بەشدار بن. بەشدار بن. بەشدار بن